ئێمە کۆمەڵێک لە گەنجانی ڕۆژهەڵات بەشداری بەرخۆدانی ڕۆژاوا دەبین. ڕۆژاوای کوردستان دیسان کەوتووە بەر هەرەشەی دوژمنانی ئازادی. ئێستا کە ئێمە خۆمان ئامادە کردووە بوو پەیوەستبوون بە بەرخۆدانی ڕۆژاوا، ئەم پارچەیە لە وڵاتەکەمان لە هەموو لایکەوە کەوتووە بەر ئارمانجی هێرشی درندانی شەمشەمە کوێرانی هەتە شەو داعش. ڕۆژاوای کوردستان ئێستا لەبەر مەترسیەکی جدیدایە. پاراستنی ڕۆژاوای کوردستان پاراستنی کەرامەت و شەرافەتی هەموو ئینسانێکی کورد و هەموو ئازادی خوازانی جیهانە. لە ساڵەکانی پیشوو کوبانی و گەلی ڕۆژاوا بە پشتیوانی هەموو پارچەکانی کوردستان بە بەرخۆدانێکی میژووی لوتی داعشیان لە ئەرزدا و دەرسێکی دیروکیان پێدان. ئێستا جارێکی دیکە ڕۆژاوای دڵی کوردستان کەوتووەتە بەر هێرشی هەمان چەتەکان و بە چەک و چوڵی پێشکەوتوتر و پشتیوانی تورکی و هێزی کوونەپاریزی نیونەتەوی دەیان هەوەی تووڵەی شکستەکەیان لە گەلەکەمان بکەنەوە. هێرش بوو سەر ڕۆژاوا، هێرش بوو سەر هەموو کوردستانە. سەرکەوتنی ڕۆژاوا سەرکەوتنی هەموو کوردستانە. ئێستا کە لە ڕۆژهەڵات و لە دریژەی شوڕشی ژنجیان ئازادی سەرهەڵدان بەردەوام و ئیمیش لەبەر هێرشی هاوشیوەی ڕۆژاوای کوردستانین و کوماری ئیسلامی بە سەدان کەسی لە ئێمە شەهید کردووە، سەرەڕایەوەیش بە پێویستی دەزانین بەشداری پاراستنی شوڕش و نرخەکانی ژنجیان ئازادی بین. پاراستنی ئەم نرخانە لە ڕاستای شوڕش و سەرهەڵدانی ئیماد لە ڕۆژهەڵات و ئیرانە. ئێمە کۆمەڵێک لە گەنجانی ڕۆژهەڵات بە گیان و بەدڵ بوو پاراستنی نرخەکانی ڕۆژاوا بوو بەرگری لە کەرامەتی هەموو گەلی کوردستان لەسەر بانگەوازی فەرماندەی خۆشەویست مەزلوم ئەبری سنوورەکان دەشکینین و بەشداری بەرخۆدانی ڕۆژاوا دەبین. داوا لە گەنجانی کوردستان دەکەین بە دەرکردنی ئەم پێویستیە بەدەم بانگەوازی هەسە دەبێن. ڕۆژاوا ڕۆژهەڵاتە، کوردستان یەک وڵاتە. بژی بەرخۆدانی ڕۆژاوا، بژی کورد و کوردستان، بژی ژن ژیان ئازادی. ڕۆژاوا ڕۆژهەڵاتە، کوردستان یەک وڵاتە. ڕۆژاوا ڕۆژهەڵاتە، کوردستان یەک وڵاتە. ڕۆژاوا ڕۆژهەڵاتە، کوردستان یەک وڵاتە.